من ناڵێم ئەگەر کەسێک چاکەیەکی بۆ کردی سوپاسی مەکە. کابرایەک مۆزەفە لە دایرەی کارەبا یا لە دایرەی ئاو یان هەر وەزیفەیەکی تری هەیە چاکەیەکت بەرامبەرەکە بەڵام موچە خۆرە، موچە لە حکومەت وەرەگرێ، سوپاسی بکە، دەستخۆشی لێ بکە، مەمنونی ببە، بەڵام 10,000 مەکە گیرفانیەوە چونکە ئەو مۆزەفە و مەعاش وەرەگرێ. مەڵێ ئەمە بەخشیشە. ئێمە لە حەج بووین لە ساڵی 2007 ئەو کەسەی کە قافڵەکە سەر یعنی وەکو بڵێ متعهدی قافڵەکە بوو، حاجیەک بوو لەم حاجیانەی کە ئێستا لە کەلارە هەن، سوار پاس بووین لە مەکەوە بەرەو مەدینە، ڕۆیشتە بەردەمە و ڕووی کردە خەڵکەکەوتی خەڵکی نەیەکی 2 ریال 3 ریال هەر کەسێ بەپێی توانە پارەک و کانەوە بۆم سایقە گوناحە لە میسر و هاتیە لەیرە سایقیە کاوەمانە لەبان سەر سایقەکەش بە قوتعەیەکی گەورە نووسرا بوو مەمنوع البەقشیش. ترنش بە کابرا وتم حاجی بان سەری خۆت بخوێنەوە، وتی مۆساوە گوێی لێ مەدە گوناحە هەم کابرایە موچەکەی 2 گڵایە 3 گڵایە و ئەمانە و گوناحە. وتم حاجی ئێمەی کورد زۆر عەجیبین، لە ناو ماڵی خوایە، ئێسێمە لە ماڵی خواین، ئێمە لەیریشە دەستمان کرد بە ڕەشوە و ڕەشوەدان، دوایی وانمان پێ دێ زمانێ دێ ئەم سایقانە خۆیان داوای بەخشیشەکەکەن. دوای چەند ساڵێکی تر من ڕۆشتمەوە بۆ عومرە تەماشام کرد، سایقەکە ئەیود وەڵاهی ناڕۆم هەتایەکی 2 ریاڵم نەدەنێ. ئەیزانی ئەمە کوردن، کوردیش گشتی فێری ڕەشوەدان بووە. ئەی سوبحان الله، یعنی بە زۆر ئێمە خەڵک فێری ڕەشوە خواردنەکەین بە زۆر. مع العلم کابرا مۆزەفە ئەتوانی ئەو ئیشە نەکە، سایقە مانگانەکەی 2 گڵایە ئەگەر کەمە مەیکە و کە زۆری لە تۆ نەکرد بڕۆ ئیشێتر بکە کە زۆر بێ و بەشت بکە، بەڵام تۆ بێی بەسەر ئەوە ڕەشوە بخۆیت و ڕەشوە لە خەڵکۆر بگری با 1 دیناریش بێ دروست نییە و شەرعەن خوای تەعالا پێی خۆش نییە، چونکە ئەو دینارە ئەمڕۆ تۆ دینارێ وەرەگری بەڵام کەسێ لە تۆ دەست باڵاتر بێ زیاتریش وەرەگرێ هەر بەو ناوەوە. کابرا ئەندام پەرلەمانە ئیش بۆ کۆمەڵی خەڵکەکە بڕێ پارەیان لێ وەرەگریاڵە کاکە لەبەروی بەشم ناکا و من بەم لای ئەڕۆم و 8 ملیۆنەکە بەشم ناکە لیان وەرەگرێ. مەسئولێکە موچەکەی هەر زۆرە لەبەروی لە حیزبێکایە پارەیەکی زۆر دەن پێی، بەڵام لەگەڵ ئەوەیشا بەشدار ئەبێ لە هەموو شتەکانە پشتی هەیە لەبەرەوەی بەشی ناکە فەقیرە، بنزین زۆر سەرفەکاوتێت و ئەڕوا و بۆ ئەم ملەتە ئیشەکەن بەشیان ناکە فەقیرانە. ئەوەیەک نەکبەتێکە ئێمە خۆشەویستەکان.